بینەرانی بەرنامەی تەندروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا، سڵاوی خۆم و ستافی هاوکارم پێشکەشتان بێت و هاتووینەتەوە خزمەتتان تا بەرنامەیەکی تر پێشکەشتان بکەین. بەڕێزان، بۆ ئەم هەفتەیە بەرنامێکمان ئەو تەرخان کردووە بۆتان کە لەسەر دوو مۆزوعە. ئەو دوو مۆزوعیشە هەردووکی ڕەبتی هەیە بە مناڵانەوە. یەکێ لەو مۆزوعانە ئەوەیە کە ئایا شەکەر کاریگەری هەیە لەسەر هەڵس و کەوتی مناڵانە، یانێ هەڵس و کەوت و جموجۆڵیان زۆرتر ئەکاتەوە یان نا. دوو بابەتیش توێژینەوەیەکی تازەیە کە بە ڕۆبات یا بە ماشینگەرە کە دروستکراوە لەسەر ئەویش لەسەر بێداشت و تەندروستی ڕەوانی مناڵانە کە پێشکەشتان یەکەین. هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. پێشەکی ئەوە بڵێم کە لەسەر ئەو تاقیقاتێک کە کراوە نە لەسەر مناڵان، ئەوەی کە نەزەرێکی شەیە کە ئەڵێن شەکەر وابەستگی ئیجاد دەکات، وابەستگی مەبەست لەوەسەکە و کەسە وابەستەیە بێت، جۆرێک لە احتیاج هەیەکات. ئەمە پرسیارێ بووە کە کردویانە. ئەو تاقیقاتێکیش کراوە لەسەری کە ئەو تاقیقاتە نەتیجەکەی ئەوە بووە کە پێشتر شەکری خالص دراوە بە مەوجوداتێکی ئازمایشگایی کە زیاتر مشکەرێکی ئازمایشگایی بوون، جۆرێک لە وابەستگیتیان دروست بووگە. بەڵام ئەڵێن کە بۆ مرۆڤ شەکەر مستەقیم نایخوات، بەڵکو ناو مەواد غەزاییە، ناو شیرینیگەرە، ناو کەیکگەرە، کە ئەوە نەزەرێکی غەڵەتە کە شەکەر جۆرێک لە احتیاج دروستەکات. بەڵام سەرڕای ئەوە ئەو نەزەرە کە شەکر زیادە لە حەد مەسرفکردنی ئەوێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کەسێک قەڵەو بێت، لە هەر بەهۆی ئەو قەڵەویە و تووشی نەخۆشینگەری دڵ بێت، تووشی نەخۆشینی شەکرە یا مەرەسقەن یا دیابەت بێت. ئەو تاقیقاتە وای وتووە دروستە کە وابەستگی دروست ناکات، بەڵام ئەوە نابێتە هۆکارێکە ئینسان زیاد لە حەد شەکەر بەکاربێنێ. بۆ ئەو بابەتیشەکە لەسەر مناڵان هەیە، نەزەرێک باوەڕ ڕایجە لە ناو خەڵکە ئەوەیە کە ئەڵێن ئەگەر مناڵ شەکری خوارد، شەکر مەبەست ئەوەی نییە کە شەکرەکە مستەقیم بیخوارد، بەهۆی شیرینی خواردن، شکولات خواردن، ئەو مناڵە دوای ئەوەی کە ئەم مەوادە قەنیە گەیشتە لەشی جموجۆڵی ئەکتیڤبوونی هەڵس و کەوتی زۆرترە بێتەوە، هاروهاجترە بێت، ژیر نابێتەوە، یانە ناسرەوێت لە جێگەی کە ئایا ئەم نەزەرە دروستە یا دروست نییە. ئاخرین تاقیقاتێکە کراوە، ئەو نەتیجەی ئەو تاقیقاتەوە ئەڵێت کە ناوان نییە، هیچ تەسیرێکی لەسەر مناڵان نییە، بەڵکو ئەو ئەکتیڤبوونە، ئەو هەڵس و کەوتەی کە مناڵی کات ڕەبتی هەیە بە دنیای مناڵان خۆیانە و چونکە مناڵان بە پێچەوانەی گەورە ساڵان لە شەوانە ڕۆژە دیارە ساعات خەویان دیارە، بەڵام هەڵس و کەوتیان جموجۆڵیان زیاترە، بە یاریکردن لەگەڵ مناڵانی ترە، بە دەرچوون ڕاکردن و فعالیتگەر بەدەنیان کە ئەوان زۆرتریش بێت. و ئەمە ڕەبتێکی بە ئەوە نییە کە حتمەنە مستەقیمەن شەکر ئەوێتە باعیسی ئەوە کە ئەم مناڵانە تووشێمە. دیارە لە بین واقعیەت و غێرە واقعیەتە ئەوێت تاقیق ئەو کارانەکات، یعنی نەزەریەکی علمی تا زمانێک دەتوانێت بێت کە نەزەریەکی تر علمی ئەوە ڕەدەوکاتەوە، ئەو نەزەریە قبلی ڕەدەوکاتەوە. بەڵام بۆ ئەم مەسئلەی شەکرە مەرز بین واقعیەت و غێرە واقعیەت شێواوە و حاڵەتێکی ئەفسانێشی بەخۆیەوە گرتووە. باوە لە ناو کولتورگەر جۆرا و جۆرەکە خواردنی شەکر ئیسە بە شێوەی شیرینی بێت، شکولات بێت، ئەو مناڵە تووشی ئەکتیڤبوون یا جموجۆڵێکی زۆرترەکات. بەڵام وتمان علم وا ئەڵێت کە وان نییە، ئەو هۆکاری جموجۆڵ و هاروهاجی مناڵ ناگەڕێتەوە بۆ شیرینی، بەڵکو ئەوە دنیای مناڵانەی خۆیانە. دیارە ئەوەیشە زیاتر لە دایکان و باوکانە ئەوە ئەڵێن.
بۆ ئەوەی کە ئەو نەزەریە ڕەدەوە بکرێتەوە دیارە پیش زمینەگەریشێکی بووە کە من خزمەتان یەکەم لە دەهەی 90دا لەسەر ئەم مۆزوعە لەسەر شەکر و مناڵان علاقەمەندیگەرێ بوو تاقیقاتێک کردە تقریبا ساڵ 1995 ئانالیزیا تەجزیە و تەحلیلی ئەنجام بوو ئازمایشاتێک کردە کە ئەو ئازمایشاتە 23 دانە ئازمایش بوو و 16 دانە مەقالەی درێژی علمی لەسەر ئەو تاقیقاتە هاتە دەرەوە ئەو تاقیقاتیشە وا کرا کە عەمەڵی بوو بۆ مناڵانە قەندرا قەند مەبەست شەکەرە شەکەریش ئەوە نییە کە شەکەرێکی مستەقیمیان پێداوێ بەڵکو شەکەرێکە لە ناو مەواد گەرێ وەک شکلات وەک بیسکویت وەک کەیک یا مەوادێکی ترە هەیە کە ئەو شەکەریشە شەکەر ئەسڵی یا تەبیعیە بەناو ساکارۆزە ناسرێت بەڵام ئەوەی کە وتیان بڵێ بە دایکان یا باوکان ئەم شەکەرێکی ئەسڵیە وا نەبوو بەڵکو پێچەوانەکەی بوو لە شەکەرگەرێکی مەسنوعی وەک ئاسپارتام وەک ساخارین استفادەیان کردو و شەکەری ئەسڵی نەبوو دوای ئەوە نەتیجە تاقیقاتەکە هاتەوە پرسیارگەری کرا لەو دایک و باوکانە کە مناڵەکانیان ئەو مەوادە پێیان درا بوو ئەوانیان بڵێ وایە گرجگۆڵۆ بوونەسە و هاروهاژ و فعالیەت و دەرچوون و ڕاکردن و ئەمانیان زۆرترە بووە بەڵام لە ئەسڵە ئەو مناڵانە شەکری ئەسڵیان وەرنەگرتە بوو بەڵکو شەکرێکی مەسنوعی بوو ئەو تاقیقاتە دیسانەوە لە چەند ساڵی ڕابردووە دیسان دووپاتەوە بووەوە بە تایبەت لە ساڵی 2007 تقریبا 4-5 ساڵ لەوە پێش ئەو تاقیقاتیشە لەسەر 48 دانە مناڵ کرا کە لەو 48 مناڵە 25 3 تا 5 ساڵ بوون و 23 کەسیش لەو مناڵانە 6 تا 10 ساڵ بوو لەو ڕژیمەی کە دایانیا بۆیان 3 دانە ڕژیمیان بۆیان دانیا 3 دانە ڕژیمێکە ماوەی 3 هەفتەیە خایان بەڵام جۆری ڕژیمەکانیان بە دایکان باوکان نەوتو بوو یا بە سەرپەرستی ئەو مناڵانە نیانوتو بوو لە هەفتەی یەکەمە ڕز بوو یانە ئەو شەکەرە ئەسڵیە بوو کە ناو مەوادە بوو کە ئەیاندا پێیان بە قەنێکی زۆر لەسەرە و بۆ هەفتەی دواتری کە هەفتەی دووەم بوو قەنە تەبیعیەکە قەنە ئەسڵیەکان هاوڕ دەخوارە و ئاسپارتام یا قەنێکی مەسنوعی تر ئەویانە پێیاندا بۆ هەفتەی آخر کە هەفتەی سێهەم بوو ساخارینیاندا پێیان یانێ قەنێکی مەسنوعی ئەسڵەن هیچ ڕەبتێکی بە ئەو شەکرە و نەبوو کە ئێمە مەسرەفیەکەین یا بە چایەوە ئەیخۆی بە قاوە ئەیخۆێنە هیچ ڕەبتێکی بەوە نەبوو وەکو متاڵعاتێکە لەسەر ئەو مناڵانە کردویان فقط لە 4 کەسیانە یعنی لە 4 دانە لەو مناڵگەرە کە ئەویش مناڵگەرێکی پێشدەبستانی بوونیانە لە نێوان 3 تا 5 ساڵەکان تەغیراتێک ئاڵوگۆڕگەرێک متوەجی بوون بەڵام ئەو ئاڵوگۆڕگەریشە زۆر بەرچاو نەبوو زۆر هەست نەبوو کە بڵێت کە عامڵ ئەسڵیەکەی عامڵ مستەقیمەکەی شەکەرە لە 2007 هەر لەو ساڵە تاقیقاتێکی تریش کرا لەسەر نەزەرێکی باو ئەوەتە نەزەرێکە کە نەزەرێکی غەڵەت بوو ئەوەی کە خواردنی شەکر یا گەیشتنی شەکر بە لەشی مناڵ ئەوێتە هۆکارێکە لەسەر خەوی تەسیردانێت تووشی بێخەویەکات بۆ وێنە ئەڵێ شەو شەکر شکلاتی مەدە بە مناڵەکە چۆنێتر ناخەوێت ئەویش تاقیقاتێک کردە پرسشنامەگەرێک کە درا بە دایکان یا باوکان کە لەسەر ئەو مناڵانە چەند میزان شەکرێک ڕۆژانە وەریەگرن ئەوە بوو کە 81% زیاتر لە حەدی مجاز شەکر ئەگەی بە لەشیان شەکریان وەرەگرت مەواد قەنی ئەگەی بە بەدەنیان بەڵام هیچ نەتیجەیەکیان لەوە نەگرت دەست کە حتمەنە لەسەر خەوی مناڵان یعنی تووشی بێخەویان نەکات یا خەویان پاش کەوت دەکات ئەوانە هیچ نەتیجەیەک بەدەست نەهات بەڵام بۆ ئەم ئیدە هێشتا باوە ئەو ئیدە بەخاتر ئەوە باوەکە دایکان و باوکان خۆیان وە
هەستەکەن کە ئەو مناڵانە دوای گەیشتنی قەن بە بەدەنیان تووشی هەڵسوکەوتەوەن، تۆسی شلۆقکردن و یاریکردنێکی زۆرتر لە حەدی معموڵە بن کە لە ئەسڵ شەوانە. بۆ وێنە تاقیقاتێکە لەم ئاخرە کراوە، دوو دەسم مناڵیان هەڵبژاردووە بە دوو دەسە مناڵەکە دیارە بە دایکیان یا باوکانیان وایان وتووە کە ئەم دوو دەسە ئێمە بە دەسەیکیان شەکەرە دەین، مەوادێکە شەکەر یا تێ دەسەیەک تریش کە مەوادێکی شەکەر نییە، پیانە دێن نەتیجەکانیشی وەرەگرینەوە. لە ئەسڵی کارەکە بە هیچ کام لەم دوو دەسە شەکەر نەدریا، شەکەری خالسیە ئەو ساکارۆزەکە شارم پێکرد بە قەنەکە هەیە لە ناو بازاڕە بەرکو لە قەنگەرێکی مەسنوعی یا شیرین کوونندەگەرێک مەواد شیری نەکات مەسنوعین لەوانە استفادەیان کرد. کاتێکە وەڵامەکانیان وەرگرتەوە ئەو دایکانەی کە ئەیانوت حتا مناڵەکانیان وایە نەزانی کە لە هەردوو دەسەکە ئەو مەوادەی وەریان گردو بوو قەنی نەبوو، شبه قەن بوو بڵێن، بەڵام دایکانێکە لە دەسەی دوومە بوو وایان وتو کە پۆزیتیڤتر بوون لە بان پرسیارەکانە بەڵێ وایە تەسیری هەیە. ئەوە یەکێ لەو دلیلگەرەیە و تاقیقاتە بوو کە وتی ئەو نەزەریە قبلیە دروست نییە، نەزەریەکی غەڵەتە، بەڵام ئەوە بۆچە ئەو ئیدە تا ئەمڕۆیش هەیە، زۆربەی کەسان لەسەر ئەو باوەڕن کە تەسیری هەیە لەسەر جم و جۆڵی مناڵان، زۆرتری ئەکاتەوە مەبەستەوەیە. یەکێکی هەر ئەو دایکانی یا باوکانی ئەوانەی کە سەرپەرستی ئەو مناڵانن ئەو نەزەریان هەیە، دیارەوە نەزەری خۆشیان نییە، پێشتر نەزەراتی ئیراد بووگە بڵاو بووەتەوە، نووسراوە لە گۆڤار و ڕادیۆمانە بڵاو بووەتەوە، ئەو وەکو باو وەکو ئەفسانەیەک باوە، ئەوەی کە ئەڵێم ئەفسانە چونکە لەباری علمیە و ڕەدە بووەتەوە ئەو نەزەرە ئیتر نەزەرێکی علمی نییە، هەرچەند زۆر کەس هێشتا لەسەر ئەو بڕوانە ئەڵێن تەسیراتێکیشی هەیە. یەکێک لەو کەسانەی کە دەوری بینیوە کە ئەم نەزەریە باو بێتەوە تاقیقاتی بوو کە 80 ساڵ لەمەوبەر یانە 1942 ئەنجام دراوە لەلایەن کەسێکەوە بەناو دکتۆر راندۆلف. دیارە دکتۆر راندۆلف لەسەر قەند تاقیقاتی کرد و حساسیت و ئالرژی کە مناڵان نسبەت بە مەواد قەند ئیجادەکەن، بەڵام ئەو لەو تاقیقاتیش ئەو ئشارەیشیە کرده بوو کە مەوادی قەنی ئەگەر گەی بە لەشی مناڵ ئەو مناڵە جگۆڵ یەکاتەوە فعالیت و ئەکتیڤیتەی زۆرترەواتە سەرە و ئەو نەزاراتەسە کە باو بوو، بەڵام تاقیقات ئەوەڵیە لە دەهەی 90 دەکریا لە 1994 و 1995. لە 1994 کەوتمان تاقیقاتەکە لەبەر حاڵت ڕەوانی بوو کە زیاتر دایکان و باوکانیان ئەگەر بەرنەزەر ئەوەی بوو کە وتم کە دوو دەسەیان هەڵبژارد، لەو دوو دەسە هیچ کام لەو مناڵانە شەکەری واقعیان وەرنەگرت، بەڵام نەزەرەکە وا بوو کە ئەوت ئەمە تەسیری هەیە. ساڵی دواتر 1995 تاقیقاتی گوستەردە کرایانێ ئەم نەزەراتی نییە کە لە ساڵگەر ئەخیرە ڕەدە و کراوێتەوە، بەڵکو 27 ساڵ لەوە پێش ئەم ئیدە کە شەکر ڕابتەیەکی مستەقیمی هەیە لەسەر ئەوەی کە مناڵ هەڵسوکەوتی زۆرترە بێت و هەڵسوڕاوترە بێت، گرج و گۆڵتر و شلۆقتر و یاریەکانی زۆرترەکاتەوە، یا ئەوێتە هۆکارێک بۆ شلۆق و ئازاردانی گەورە ساڵان، ئازاردان بەوە هۆیە و کە دەرچوون و ڕاکردن و یاریکردن ناوماڵ، بەڵام ئەو نەزەرێکە کە ڕەدە و کراوەتەوە. نەتیجەکە بەڵام ئەوەیە کە شەکەر لە مناڵانە هۆکار نییە بۆ ئەوەی کە هەڵسوکەوتیان ئەواتە سەرەوە. ئەم شەواهدە کە هاتووەتە دەست ئەو تاقیقاتێک کە کراوە ئەفسانە بوونە و نەزەرە نیشانات، بەڵام ئەگەر
ڕژیمێکی خواردن قنی بێشەناز لە زۆرتر لە حەد بێت ئەو ڕژیمە ئەتوانێت بێتە هۆکارێک مناڵ بێت یا گەورە بێت تووشی زیایی کێش بێت وەزنی بڕواتە سەرەوە و ئەوەش بێتە هۆکارێک بۆ نەخۆشینگەرێکە نەخۆشینگەر دڵە هەر بۆ نەخۆشین قەنە یا مەرز قەن یا شەکرا یا هەرکە بەناو دیابەتیش ئەناسرێت هۆکارێک تریشی هەر لەسەر مناڵان هۆکارێکی خراو کە هەیەتی ئەوەیە کە ئەوێتە عاملێکە بۆ خراپبوونی دانەکان لە مناڵان ئەو تەکیدە کراوەتەوە کە ئەگەر ئەوترێت هیچ تەسیری لەسەر هەڵسو و کەوتی مناڵان نییە نابێ بێتە هۆکارێکە زیاتر لە ئەنازە شەکریان پێ بدرگێت دیارە ئەوە بۆ گەورە ساڵانی شەر سدقەکات لە حەد خواردنی شەکر ئەبێت ئەوە کە کێش بڕواتە سەرەوە زمینەیەک بۆ نەخۆشی دیابەت یا مەرز قەند دیارە هەموو کەسێک قەند ئەگایت لە لەشی قەند مەسرفەکات بەڵام لە بازێک کەسە مشکلەکە لە دیابەتە لەشە نەقەنەکە ئەو ئانزیمە و ئانسولینە لە لەشە زۆر کەمەکە بتانێ قەنەکە تەنزیەکات و ئەو کەسە تووشی نەخۆشیە بێت ئەوە چۆن ڕەتی بەم بەرنامەی ئێمە و نییە بەرنامەکە مەوزوع یەکەمەکەی لەسەر ئەو نەزەریە یا ئیدە باوە بوو کە لە ناو کۆمەڵگا هەیە لەسەر ئەوە بوو زیاتر من ترکیز ناکەم لەسەر مەسئلەی دیابەت ئەگەر مەجال بوو لە بەرنامەگەردا هاتوومانە حتمما پێشکەش ئێوە خۆشەویستانی ئەەکەین بەڵام بۆ مەوزوعی دووەمی بەرنامەکەمان توێژینەوەیکی تازەیە کە لەسەر مناڵان کراوە بەڵام لەسەر تەندروستی بێداشتی ڕەوانی یان نەفسی مناڵان بە ڕووبات کراوە ڕووباتکەەوە ماشینگەرەسە ئەگەر هاوڕێ ئیدیتۆرمان وێنەی 1 و 2مان پێنیشان بدات لەم تاریخە کە ئێوە ئەم بەرنامە ئەیبینن تقریبا 10 ڕۆژ لەوە پێش کنفرانسێک لە ناپلی ئیتالیا بوو کە تەواو بوو هەفتەیەکی خایەن لەو هەفتە کە بەتایم بڵێن لە 15 ڕۆژی ڕابردووە تاقیقاتێکرا لە کنفرانسەکە لە تەوەسط سازمانێکە بەناو IAEA کە ها لە ئیتالیا ئەم سازمانە ساڵانە چەندین کنفرانسی گەورەی جیهانی بەرگوزارەکات کە ڕەتی هەیە بە نەخۆشینگەری ڕەوانی بە بێداشتی ڕەوانی بە سڵامەتی ڕەوانی لە ئەوەی کە لە 15 ڕۆژی پێشتریشە کە ئەم کنفرانسە بەرگوزار بوو لە ناپلی ئیتالیا تاقیقاتێک کە تەوەسط محققانێکی لە دانیشگای کمبریجۆ کرابوو لەوێ ئێرائەدرا کە ئەوان کەڵکیان وەرگرتە بوو لە ڕۆباتێک کە بەناو ڕۆباتگەر ناوە ئەناسرێت سەر بە شرکتێکە کە مەخصوص ئەو ڕۆباتگەرەسا پێشەکیش ئەوە ئەرز خەمەتان کەم کە ڕۆباتگەر ئەمە یەکەم جار نییە بۆ مەواردی پزیشکی کەڵکیان لێ وەرەگیرکێت پێشتریش لە جەڕاحیگەرێک گەورە وەکو جەڕاحی دڵ هەل لە ڕۆباتگەر کەڵک وەرگیراوە یا لە جەڕاحی شوێنگەرێتر وەک جەڕاحی چاو بەڵام ئەم جارە لەباری ڕەوانی و ئەویش لەسەر بێداشتی ڕەوانی مناڵانەکە کەڵک وەرەگیرگێت لە ڕۆباتەکان لەو ماشینانە ئەوەی کە بۆچی ڕۆبات دیارە دراسەکردن یا تاقیقێکی دقیق نییە لە بازێ وڵاتگەر وەک وڵاتی خۆمانەوە بەڵام بازێ وڵاتگەر تاقیق و توێژینەوە و ئامارەکانیان دروستە بۆ وێنە لە دوای کۆڕۆنا و لە وڵاتێکی وەکو ئامریکا تقریبی 2,700,000 مناڵ لە تەمەنی نێوانی 3 تا 7 ساڵێکی تووشی خەموکی یا ئەفسوردگی بوون و هەروەها 5 ملیۆن زیاتر لە 5 ملیۆنیشیان تووشی ئستراپ و دڵەڕاوکێ بوون و هەروەها ئەو ئامارانەوە ئەڵێکە لە وڵاتێکی وەکو ئامریکا 91 ملیۆن کەس لە ئامریکا 91 ملیۆن کەس لە مەناتەقێکن کە دوورن دەستڕەسییان نییە بە خەدەمات و خەدەماتی ڕەوانی ئیسە چە دکتر بێت چە پەرستاری بەشی ڕەوانی بێت چە مەدەتکارگەری ڕەوانی بێت
بۆ ئەوە ئەتوانن بۆ جومبران کەمبود ئەو نیرووە لە بەشی ڕەوانیە کەڵک وەربگرن لە ڕووباتەکان. ئەو متاڵعاتیشە کە ئەنجام درا بۆ نەتیجەکەی لە چەند ڕۆژی ڕابردووە لەو کۆنفرانسەکە عەرز خزمەتتانم کرد بڵاو بووە متاڵعاتێ بوو کە لەسەر 28 مناڵ کرا بوو تەمەنیە لە نێوان 8 تا 13 ساڵ بوون، بەڵام ئەو مناڵانەی کە پێش زەمینەی نەخۆشینگەرێکی ڕەوانی یا عەسەبیان بوو ئەوانیانە بەشدار نەکرد بوو، بەڵکو تاقیقاتێ بوو کە لەسەر مناڵەگەرێک کە تەشخیصیان وا بوو کە احتماڵی هەیە کە بەرەو نەخۆشینگەرێکی ڕەوانی بڕن لەسەر ئەوانە ئەنجامدرا بوو. لەو 28 مناڵە تقریبا 21یان لە مێ بوون یا مؤنث بوون و حوتیشیان جنسی مزەکەریان نێر بوون. میانگین تەمەنیشیان 9 ساڵ و نیم بوو کە شاید دوودانە 8 ساڵە دوودانە 9 ساڵە یا یەکدانە 11 ساڵی تێ بوێت. بۆ دەستپێکردنی ئەو متاڵعە یەکەم جار پرسشنامەگەرێک کە بە شێوەی ئانلاین بووگە داویان بە دایکان یا باوکان یەکی لە سەرپەرستەکان ئەوانە پڕیان کردووە بوو و هەر بۆ پرسشنامەگەرە پرسیارگەرێکیان لە مناڵەکان مەطرح کرده بوو. دوای ئەو پرسشنامانە مناڵەکانیان لەگەڵ ئەو ڕووباتگەرە داناو کە 45 خولێکی کێشا بوو. لە ماوەی ئەو 45 خولەکەدا ئەو ڕووباتگەرە پرسیارگەرێکی لە مناڵەکە مەطرح کرده بوو، مناڵەکەی جوابی پێدا بووە و جیا لە پرسیارەکان ئەکسگەرێکی پێنیشاندا بوو، نظر ئەو مناڵیە لەسەر ئەو ئەکسگەرە پرسی بوو و هەروەها داوای کرده بوو کە خاتراتی خۆیان بیرەوەری خۆیان لە حوتوی ڕابردوو چە بیرەوەریگەرێکی شاد چە بیرەوەریگەری کە خەمناک بێ ئەو بیرەوەریگەریانە بۆ باسکەن. نەتیجەی ئەو تاقیقاتە ئەوە بوو کە نەتیجەکەی لەباری مثبت بوون و لەبار پۆزیتیف بوونە و نەتیجەی تاقیقاتی ئەو ڕووباتە لە سەرەوترەوە بوو تا ئەو تاقیقاتێک کە بۆ وەسیلەی یەکێ لە سەرپەرستانی سەدایەک یا باوک یا ئەو دکتۆرانێک کە تاقیقەکانیان کرده بوو دروستتر بوو، بەرەو جێگەرێکی مبهام یا شوێنگەری سوالانی کێشا بوو کە ئەوە وەکو دەستاوەردێکی مهمی گەورە بۆیان حسابە کرا بوو کە ئەو ڕووباتە ئەتوانێت ئاوا دەستکەوتێکی بێت بتوانێت دقیقتر بێت. بەڵام ئەوانەی کە ئەو تاقیقیانە کرده بوو فقط گوتیان جەنبەی تەشخیصی هەیە، بە هیچ شێوەیەک ئەو ڕووباتگەرە لە پرۆسەی دەرمانە لە مەراحلی دەرمانە دەخاڵت نادرگێن. سەرپەرستی ئەو تیمیشە کە کەسێک بوو بە ناو پرۆفسۆر گۆنێر جەمبەنی خۆی وە ئیعلام کرده بوو کە ئەم ڕووباتە هەروەکە وتم بۆ تەشخیصە نەبوو مەرحلەگەر دەرمانی نەبوو مداخڵاتێکی پزیشکی، فقط بۆ ئەوەیە کە جەنبەی تەشخیصەکە تەشخیصێکی دروستتر بێت. دویشی ئەوەیە کە تەجەسومێکی فیزیکی هەیە ئەو مناڵە، یعنی هەستی بەوە هەیە کە یەک کەسە کە لەگەڵیە هەیە تا ئەوەی کە لەگەڵ دەستگایکی مەجازی وەک کامپیوتەری وەک موبایل یای وەک ویدئۆ بەرخورد کات تەعاملێکی ئیجتماعی هەیە، تەعاملەکە مەجازی نییە، لە دنیای مەجازی نییە، ئەو حاڵەت ئیجتماعیە دەوری خۆی ئەبینێت، هیچ خەتەر و مەترسیەکی وەکو وەسایلگەرێکی پێش ئلکترۆنیکی بۆ مناڵەکە نییە. هەروەکە وتم تەعاملەکەیش فیزیکیە، فیزیکیان هەستەکە کەسێکە ئەو ڕووباتە خەریکە پرسیاری لێکە جوابەداتەوە. و شتێکی زۆر مهمیش کە باسییان کرده بوو ئەوە بوو کە ڕووباتەکە تقریبا شێوەی وەکو مناڵە، یعنی کەمتر لە 2 فوت درێژایی بووە کە هەرەوەنە 150-160 سانتێکە بێت ئەکات. و ئەو مناڵە هەستی بەوە کردووە کە لەگەڵ یەکدانە لەگەڵ هاوسن ساڵ خۆی خەریکە قساکات یا یەکدانە هاوسن ساڵ خۆی خەریکە پرسیاری لێکات.
ئەم نییە کە خەریکە وەڵامەداتەوە بە پرسیارگەری یا پرسشنامەگەرێکە گەورە ساڵان لێەکەن ئەوەی یەکدانە لە نقاتێکی زۆر مثبت بووگە کە لەو تاقیقاتە کراوە و هەروە یەکێکتر لەو کەسانی کە لەم تیمە بووگەن بە ناو دکتۆر دابان هاج بوو کە ئەویش وایوت و کە ساڵهای ساڵە کە من خەریکی دەرمانی نەخۆشینگەری ڕەوانی یا نەفسی مناڵانم پێشتر بۆ ئەوەی کە ارتباتێک بەرقەرارکەم بۆ ئەوەی کە تەشخیصێک بەرقەرارکەم لە مەتەبەکەمە بووکەڵەمەدا بە وەسیلەی بووکەڵە یا و عروسەکە ارتباتم لەگەڵ ئەو مناڵە بەرقەرارە کرد بەڵام ئەتوانم بڵێم ئەوەی کە ڕۆباتەکان معادڵی قەرنە 21می ئەو بووکەڵانن یعنی ڕۆباتەکان جێگەی ئەو بووکەڵانە ئەگرێتەوە هەروەها ئەم دکتۆرەکە دکتۆر دابان هاجە و توی کە شناسایی ڕۆباتەکان زیاتر بووگە لە شناسایی ئێمە شناسمان مەبەستی تەشخیصە جۆر ئەنازە میزان ئەو حاڵەتگەر کە دووربوونەوە لە سڵامەتی ڕەوانی مناڵەکانە و هەروەها سەرپەرستی تیمەکە کە پرۆفسۆر گۆنەر بوو خۆی وا ئەڵێت کە ئەمە مقدمەیکە کە ئێمە دەستمان پێ کردووە هاینە بیری ئەوە کە ڕۆباتگەرێکی تر بێت کە بە شێوەی چەتکردن لەگەڵ مناڵەکان بتوانن تەشخیصگەرێکی دروستتر و واقعیتر بن دیارە چەتکردن ئەوەیە کە حتممە مناڵێکە بێت بتانێت چەتکات ئەبێ بڕاتە مەدرسە ماوەکە دیارە بۆ 10 ساڵ تا 7 ساڵ ئەتانێ مناسب بێت بەڵام هەروەها کە ئەو پرۆفسۆر گۆنەرە وتویەتی کە لە داهاتووە لە بیر لەواکەنەوە کە ئەم ڕۆباتگەرە بە شێوەی چەتکردنیش لەگەڵ مناڵەکانە بتوانن پولێ بن پردێ بن بۆ ئەوەی کە تەشخیص بدرگێت کە ئەو مناڵە تاچە ئەنازەیەک تاچە حدێک تووشی مشکڵاتێکی ڕەوانی یا سلامت نەبوونی حاڵەتگەرێکی نەفسیەکە هەیەتی کە ئەوەشە یەکێک لە پێشرەفتگەر و دەستاوەرگەرێکی ئەمڕۆیی علمی پزیشکیە کە لەو فەناوەریە کە کەڵک وەرگتن لە ڕۆباتەکانە خەریکە کەڵکی خۆی وەرەگرێ وەکە ئەرزخەمەتانم کرد پێشتریش ئەمە یەکەم جار نییە لە ڕۆباتەکان پێشتریش بۆ جەڕاحیگەرێکی گەورە وەکو جەڕاحی قەلب وەکو جەڕاحی چاوی شەر کەڵک وەرەگیرگێت و نەتیجەیەکی مثبەتی بووە. بەڕێزان لێرە هاتینە کۆتایی بەرنمەکانی ئەمڕۆمان لەلایەن خۆم و باقی هاوکارانم چە لە بەشی ئیدیتۆریە و چە لە بەشی پەخش و ئرساڵەوە تا هەفتەی داهاتوو کە بە بەرنمێکی ترەوتینەوە خزمەتان ماڵاوایی لە هەموو لایەکتانەکەم و هیوادارم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی هاوات بن.